ئەو کاتەوە باش خۆشەویستان ئەوڕۆ پێم خۆشە باسی نیشانەکانی ئەو کەسانە بکەم ئەو ژن و مێردانە بکەم کە یەکێک لە لایەنەکان ژن یان مێرد فەرق ناکەم و بەسمان لێردا هەر پیاوەکان نییە و دەتوانێت ژنەکەش بێ پیاوەکەی یان ژنەکە پیاوەکە یان پیاوەکە ژنەکەی دەژێر چەنجی خۆی بگرێ و بە کوردیەکەی دەژێر چۆچی خۆی بگرێ و ئەو ژیانە ئەو ژیان دەبێتە ژیانێکی یەکلایەنە ینی یەکێک لە لایەنەکان ژیانەکەی کۆنتترۆل دەکە و لایەنەکەی دی بەس بە قسەی دەکا و لەزەر لە ژیان نابا ماف و حەق و ئەوانەی نابێت ینی فقط یەک لایەن ئیدارە و کۆنتترۆلی ماڵە دەکات ئەو جوری پێی خۆشە و ئەو ماڵە خۆشەویستی تێدا نابێ و لە کۆتاییدا ئەو ژیانە ئەو پەیوەندە ئەو خانەوادەیە ئەو ئایلێ تێک دەچیە هەڵدەوەشێ نیشانەکانی ئەوەی کە هاوسەرەکەی ئێوە دەتوانێت کەسێکی یەکلایەنە بێ و یان زۆرێک دیکتاتۆری لە ماڵدا هەبێ و یان بڵین لەژێر چەندگرتنی لایەنەکەی دیکەی بێ هاوسەرەکەی بێ ئەمە نیشانەکان دەڵێم چەند نیشانەیەکن ئەوانە هیچی بۆ چوونی خۆم نین و لێکۆڵینەوەم لەسەر کردووە و ڕەنگە هیچیان بۆ چوونی خۆم نەبن ڕەنگە ئەزمون و تەجروبەی خۆشمی تێدا بێ یەکێک لەو نیشانانە ئەوەیە کە هاوسەرەکە نایەڵێ تەرەفەکەی هاتچۆی خزم و کەس و کاری بکات یان ئەوەی کە لە دۆست و ڕەفیقانی دەکات ئەو جورە کەسە چ ژن بێت چ پیا و دەیهەوێ مێردەکەی یان ژنەکەی لەژێر چەنجی خۆی بگرێ و پێی وایە کە نابێ هیچ پەیوەندێکی دۆستایەتی و خزمات لەگەڵ کەس هەبێ و بەس تەنیا لەگەڵەوی بێ و ئەوە لە کۆتاییدا ئەو ژیانە ژیانێکی یەکلایەنە دەبێ ئەوە خۆش نییە چونکی ژیانێکی تەندروست دەوەیە کە کەسەکە چۆی خزم و کەسەکانی خۆی بکە ڕەفیقی هەبێ ئەوانە هەموو پێویستن لە ژیاندا هەر ئەوە نییە کە ژنەکە بەس شەو ڕۆژ لەگەڵ مێردەکەی بێ و مێردەکەی شەو ڕۆژ لەگەڵ ژنەکەی بێ ئەگەر ئەو کەسە یەکێک لە هاوسەرەکان ژن و مێردەکان ئەو عادەتانەی هەبێ ئەوە شتێکی باش نییە و نیشانەی وەیە ئەوە دەیەوێت تەرەفەکەی دی لەژێر چەنجی خۆی بگرێت دووهەم شت ئەوەیە کە یەکێک لە لایەنەکانی دەیهەوێ زۆرتر شۆخی بە لایەنەکەی دیکە دەکات مەسەلەن مێردەکە زۆرتر قەشمەری و فشە و شۆخی بە ژنەکەی دەکات ژنەکە بە مێردەکەی دەکات دەیکاتە مەسەلەن ئەمە دەڵێن دانخۆشکەی سەرزاران ینی بەردەوام لێر و لەوێ دەبێتە جێگای پێکەنین و فشە پێکردن و مەسخرەکردن و ئەوانە سوکردن ئەگەر کارێکی سیر دەکات لە نێو مەجلیسێ باسی دەکات دەڵێن ئەو کارە سەیری کراوان ئەوە نیشانەیەوەیە ئەو تەرەفە جا چ ژن بێت چ مێرد ئەوە لایەنەکەی دیکەی پێکەمە و دەیەوێت لەژێر کۆنتترۆلی خۆی بگرێ و بڵێت و زەعیفی و ئەو شتت هەڵە بوو ئەها ئەو شتت خراپ بۆ شتت نەزانیوانە یان زۆر ڕەخنەی لێ دەگرێت لێر و لە نێو خەڵکی بە تایبەتی یان بە تەنیەش هەر دەڵێ ئەو کارت هەڵە بوو ئەوە بوو تاقیری دەکات چووکەی دەکاتەوە سوچی دەکات لە نێو خەڵکی ئەوانە نیشانەوەنەکە کە ئەوە زۆرێک دیکتاتۆری لەو ماڵیدا حاکمە نیشانەیەکی دی ئەوەیە کە یەکێک لە لایەنەکان تووشی مادەی هۆشبەر و موادی مخدر و ئەلکۆڵ و مەشروبات دەبێت زۆر یعنی ڕوودەوانە دەکات ئەو کەسەی کە زۆر ڕوودەوان دەکات بە دڵنیاییەوە لە خانەوادەکەیدا لە بنەماڵەکەیدا بێکەسە تەنیایە ینی ئەگەر ژن بێ مێردەکەی زۆر دەگەڵ نییە لە ژیاندا ئەگەر پیا و بێژنەکەی دەگەڵ نییە تا خۆی تەنیا دەبینێتەوە بۆیە ڕوودەوشتان دەکات و بۆ قەرەبووی ئەوەی کە زۆر تەنیان نەبێ نیشانەیەکی دیەوەیە کە ژنەکە پیاوەکەی زۆر تاوانبار دەکات دەڵێ کاری تو هەڵە بۆ ئەوە بوو یا پیاوەکە ژنەکەی زۆر تاوانبار بکە بڵێ ئەوە خەتای تو بووە گەر ئەوە دەتوە نەکرد باوە خەتای تو بووە بەردەوام ئەگەر ئەو شتان دە ژیاندا بن هەموو شتێک هەر خەتاکە بارکردن بێ ئەوە نیشانەیەکە لەو شتەی شتێکی دی کە ئەوەیە ژن یان پیاو هەیە شتێک لەوان ئەگە ئەحساسی ترس بکە لە تەرەفەکەی دیکە
ئەوە جێگای مەترسیە ئەگەر ترسی لێ هەبێ ئەو ترسە ترسێکی ڕۆحیش بێ مەسەلەن بترسێ لێ نەوێرێ زۆربەی بۆ زۆربەی کارەکان نەوێرێ هەمیشە ترس و نیگەرانی هەبێ یان بڵێ لێم دەدایان ئەسان بڵێ نا هەر بێەوەی کە لی بدا هەر هەمیشە لی بترسێ ئەوە نیشانەیەکە لە نیشانەکانیەوەی کە مێردەکەی یان مێردەکە گەر ترسیە بە لە ژنەکەی ئەوە ژنەکەی ژنێکی دیکتاتۆر یان دەسەڵاتدارە و هەمیشە دەسەڵاتی ماڵێ بەدەست یەکێک دیکە لە نیشانەکانی ئەوەی کە و بنە ماڵێ بۆی هەیە تێکچێەوەیە کە لە ئەگەر ژنەکە مێردەکەی لە جێگان دەبێت یان مێردەکە ژنەکەی دەچیتە جێگان بەردەوام دەڵێ نابێ بچی دڵپیسی لێ دەکا ئەو جوورە جێ بۆ تو نابێ گەر بێتەوە لی تۆڕە دەبێت سزای دەدا ینی مافی وەی نابێت کە لە زۆر جیان بچێت بۆیە ئەوە نیشانەکانی یەک بنەماڵەی وانێکرد بنەماڵێک کە لایەنێک دیکتاتۆرە یەکێکی دیکە لە نیشانەکانەوەی یارمەتی نەکردنی یەکتر مەسەلەن بۆ وێنە کاری ماڵێ ئەگەر هەمیشە ژنەکە کاری ماڵ دەکا و پیاوەکە هیچ ناکە لە هیچ شتێکی یارمەتی ناکە هەر شتێک قەوما لە ماڵێ پیاوەکە بەستۆی ژنەکەیدا دەڵێ ئەتۆ بیکە منداڵ نەخۆشە ئەتۆ بیکە کێشەیەک شتێک خرا دەبێت تۆ بیکە هەرچی بوو بەستۆیدا ئەو نیشانەیەوەی دەسەڵاتی خۆی دەوێ بستەپێنێ یان جاری وایە ژنەکە هیچ شتێکی بۆ خۆی ناکە هەر شتێک بوو پیاوە بیکە هەر شتێک بوو پیاوە بیکە ئەم جارێک بۆ بیرمە دۆستێکمە بوو دەهێویش قاپشۆری بکڕێ باری مادیشی زۆر خراپ بوو وتی گوتم ئەتو دە وەزعان خراپەیدا بۆچی قاپشۆری دەکڕێت کوتی دەکڕم هەر زۆر دوسە جاران پێم کوتم پارە نییە وەزی ماڵی ئەوە خراپە قاپشۆت بۆچێ کوتی بابە بۆ لێم ناگوتم ئامەم پێم کوتم لی گەڕێت جاروبار خێزانەکە شت با خێزان ساڵێکی قاپان بەدەستی بشوە تازاتوێتە ئەوروپای خۆ پارە نیە وەزی ماڵی خراپ با ساڵێکی بەدەستی بشوە دوای ساڵێکی بکڕە ئەوی ڕۆژێکی لێم گەڕاوتی کاکەژیان خۆ خێزام نایشە بۆ خۆم دایانشم زەمادام دەردەکە لە خۆمە بۆیە دەمێ زوو قاپشۆری بکڕم خێزام خۆ دەست لە هیچ نادەن ئەو ژیانە تێک چوو ئەوە یەکێک لە نیشانەکانە توکە کە مرد هاوکاری ژنینەکە یان ژن هیچی نەکرد لە ماڵێدا بەبێەوەی کە مەحتەلش بێستا مێردی وایە کە هاوکاری ژنەکەی ناکە لەبەرەوەیە کە لە دەرێ زۆر ماندووە یان ژنی وایە لە دەرێ کار دەکات تەبیعەتەن ناتوانێت کاری ماڵە بکە ئەو پیاوە دەبێت یارمەتی بکە یان کارەکانی هەموو بکات بۆیە ئەگەر یەکێک لەو نیشانانە هەیە ئەوە نیشانەوەی ماڵ دیکتاتۆری تداوە ماڵێکیش کە دیکتاتۆری تدا بێت سەرنجام یا ژیانی خۆش نابێ یان ناگاتە سەر ئەگەر یەکێک لە ژن و مێرد دڵپیسن جاچ بە خەڵکی دیکە ژن و مێردی وایە دڵپیسن بە حەز و ئارەزۆکانی یەکتریش بە مەسەلەن پیاوەکە وەرزش دەکات دڵپیسێ بە وەرزشەکەی ویش دەکات دەڵە نابێ وەرزشەکەی بەستە خەتاکەنجێ ئەو واز بێنە یان ژنەکە حەزی لە هێندێک کاری چنین و ڕوونەر و شتی وایە پیاوەکە ناهێڵێ ئەوانە هەموو نیشانەی وێنە کە یان ناڵە بخێنێ ئەوانە هەموو نیشانەی وەنە کە دەیهەوێ دەسەڵاتی خۆی بسەپێنێ نایهەوێ ژنەکەی مەسەلەن خێنێ فێری شت بێ ناهەوێ مەدرەکێکی باش وەرگێ ئەوان هەموو نیشانە لێدانی جەستەی یان ئەوەی کە پیاوێک بیهەوێ لە یان پیاوێک کە بەردەوام لە ژنەکەی دەدا یان ژنێک کە بۆی هەیە کەم بیستمان کە ژن لە پیاوەکەی بدا بەڵام ئەوەمان زۆر جار بیستووە کە هێندێک ژن لە مەجلیسان پیاوەکەی بەردەوام دەقورینجن یان ئەگە قسان دەکەن بۆی هەیە دەقساندا پێشوێکی قسەکەی تازە دەست پێ کردو پاڵێکی پێوەدەنی ینی قسەکەت مەکە بەردەوامە حرەکەتان دەکە ئەو حرەکەتان نیشانەیە گە ڕۆژێک بتوانێت تونتریشی دەکا و لێشی دەدا جا بۆ هەیە ئەوە بەنسبەت پیاوەکەش هەروە بێ پیاوێکی کە جارجار پاڵێکی بەژنەکەی دەنێ یا دەڵێوانێک بە ئەگەر چون زۆربەی لێدان و خشونەتەکانی فیزیکی لە شتی چووکەرا دەست پێ دەکەن هیچ کەس یەک دەفحە لە ژنەکەی نادایە هیچ ژنێک یەک دەفحە لە مێردەکەی نادا وردەوەدا دەژێت کۆنتترۆلی خۆی دەگرێت دەژێت چەنجی خۆی دەگرێت سەرنجام وای لێ دەبێتە
لێدانی فیزیکی گەورە. ئەوانە هەموو نیشانەهای ئەوەینە کە ئەو ماڵە یەکلایەنە بەڕێوە دەچێت، یان ئەو ژنیان ئەو پیاوە دەیهەوێ دەسەڵاتی خۆی بەسەر ماڵدا بسەپێنێ، نایهەوێ لە فکری دوو نەفەران، لە هاوکاری دوو نەفەران، لە عیشقی دوو نەفەران کەلک وەربگرێت و ئەوە سەرنجام وەکو فارس دەڵێن باری خوار ناگاتە مەقسەد، ئاخیرەکەی ئەو ماڵە سەرکەوتو نابێ و بنە ماڵی سەرکەوتو نابێ و ڕۆژێک لە ڕۆژان هەڵدەوشێت. جا بۆی ئەگەر هیچێک لەو شتانی تدایە پێویستە ژنمێت قسە بکەن بۆی کە ئەو شتانە بنبڕ بکەن و ئەگەر جاری باشە هەندێک لەو شتانە بۆی هەیە هۆی ئەوەی نەبێ ئەوە دیکتاتۆری بێ، بۆی هەیە یەک هەندێک لە عادەتی غەڵەتوانە بێ دەتوان قسەی لێ بکەن و چون هەر بنە ماڵەیە کە ئەو شتانە قسەکردنی لەسەر بێ یان ئەو کۆبوونەوەی ئەو شتانی لەسەر بێ، باسکردنی لەسەر ئەو شتە هەڵانی لەسەر بێ قسەی لێ بکەن، ئەو بنەماڵەیە قەت تووشی لێک دابڕان و تێکچوون نابێ و بە دڵنیایەوە شتەکان بەرەو باشی دەچێت. داوای لێبوردن کە شتەکە زۆری خایان ڕۆژێکی خۆش.